بە بۆچوونی ئێمە لە هەرێمی کوردستان ئەم سەردانە سەرەتایەکەی باشە بۆ دەستپێکردنی گفتوگۆ و حەلی ئەو کێشانەی کە لە بینی هەرێمی کوردستان و بەغدادا هەیە. لەم کۆبوونەوەیەدا ئێمە بە شێوەیەکی گشتی باسی ئەو کێشانەمان کرد و لە چوارچێوەی ئەو کۆمیتانەی کە پێشتر دروست کراون و سەردانی بەغدایان کردووە و دوایی لە بەغدا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە، هەر لەو چوارچێوەیەدا ئێمە تەکیدمان لەسەر ئەوە کردەوە کە کێشەکان دەبێت لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکرێن. ئەمە هەم ڕەغبەتی جەنابی سەرۆک وەزیران ئەم ڕەغبەتەی پیشاندا لە بەغدا و هەرێمی کوردستانیش ئێمە تەکیدمان لەسەر ئەوە کردەوە کە ئێمە دەمانەوێت ئەم کێشانە لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکرێن. ئەو مەلەفانەی کە باسمان کردووە ئێمە بابەتی معاشاتمان لەگەڵ بەغدا باز کردووە، بابەتی نەوتمان باز کردووە، مەسەلەی مەطارات و دەروازە سنووریەکانمان باز کردووە. ئەمانە هەمووی لیجانیان بۆ داناوە و تەکید کراوەتەوە کە ئەم لیجانانە کاری خۆیان دەکەن و ئێمە بەردەوام لە پەیوەندی دەبین بە هیوای ئەوەی ئینشاڵڵا بگەین بە حەلێکی تەواو بۆ هەموو ئەو کێشانەی کە لە بینی هەرێمی کوردستان و بەغدادا هەیە. دوای ئەوە ئێمە سەردانی کۆماری ئیسلامی ئێرانمان کرد. لە کۆماری ئیسلامی ئێرانیش لە مستەوای بەسوپاسەوە لەسەر بانکهێشتی کۆماری ئیسلامی کە چوین بۆ ئێران ئێمە کۆبوونەوەمان هەبوو لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار، سەرۆکی پەرلەمان، مەسئولینی تری کۆماری ئیسلامی ئێران. تەبی ئەوەی کە مهمە ئەوەیە تأکید کرایەوە لەسەر مێژووی بینی هەرێمی کوردستان و ئێران و ڕەغبەتی خۆیان پیشاندا بۆ ئەوەی کە پشتگیری بکەن لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و ئەگەر بتوانن ڕۆڵێک ببینن لە حەلی کێشەکانی کە هەیە بینی هەرێمی کوردستان و عێراق لە چوارچێوەی دەستوری عێراقدا. و هەروەها باسی ئەوەمان کرد کە ئێمە چۆن بتوانین ئاڵوگۆڕی بازرگانی لە بینی کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستاندا قەبارەکەی زیاتر بکەین لەوەی کە ئێستا هەیە